ئامانج لەم هەڵمەتەی کە دەستمان پێکردووە لە سەرجەم سنووری شارەوانەکانی زۆنی شارە زووری دوو بریتە لەوەی کە هەڵمەتێکی پاکەرەوەی گشتیت لە سەرجەم شارەوانەکان بە بۆنەی هاتووی جەژنی ڕەمەزانەوە دەست پێ بکەین و جەوێکی زۆر پاک و خاوێن بۆ گشت خەڵکی شارەکان دابین بکەین و کەشێکی جوان بێت بۆ دوای نەورۆز و بۆ گەڕان لە سەیرانگەکان و بۆ هاتوچۆی خەڵکی. کۆی گشتی سنوورەکە 265 کرێکار ئێستا لە کاران بۆ پاکردنەوەی گشت سنوورەکە بە 71 ئامێری جۆر بە جۆر ئەوانەی کە تایبەتن بە کارکردن لە سنووری شارەوانەکان و بە پێی تەندەر کارەکەن و بە تایبەتی لە ڕەمەزانە زۆرترین کاتمان بۆ داناوە کە لە هەموو سەرجەم شارەکانە شەوانی ڕەمەزان لە کاتی عوتڵەکانیشە ئەو ڕۆژانەی کە پشووە ڕۆژانی پشوش کارەکرێت بۆ پاک و خاوێنکردنی ناو شارەکان. ئامانج لە ماڵمەتای کە لەمڕۆ دەست پێ کردووە باوکاری کۆمپانیای گەرنین بە سوپاسەوە دەستخۆشیان یەکەین پاکردنەوەی سنووری شارەوانیە لە پاشماوەی خۆڵ و خاشاک و پاشماوەی خانوبەرەکە لەنەو سنووری شارەوانیمان فرێدراوە بەداخەوە. ئامانجەکە لەوەیە کە سنووری شارەوانی لەو پاشماوانە پاککرێ و سیمایەکی جوانتر و باشتر و لە ڕووی تەندروستیەوە بە هاوڵاتیانی سنووری شارەوانی بدات. چەندین ساڵە هەڵمەتی لەم بابەتەوە فراوان ئەنجام نەدراوە. هەڵمەتەکە لە ئاستێکی زۆر باشای و هەڵمەتێکی فراوانە و بەڵام باوکاری لەگەڵ شارەوانیشمان هەڵمەتەکە ئەنجام بدەین. ئێمەش بە ئامێرەکانی شارەوانی هاوکاریانەکەین. هەڵمەتەکە هەڵمەتێکی فراوان و زۆر باشیشە. گشت سنوورەکە بە کۆی گشتی 140 تەن زبڵی ماڵان کۆکرێتەوە ڕۆژانە و ئەوەی کە پێوترە ئینقاس ئاواکاری ئەو کەرسیسانەی کە خانووی ڕووخا و ئەوشتانی کە لە شوێنە نەشیاوەکان ئافڕادرێت 25 بۆ 50 تەن ڕۆژانە کۆکرێتەوە و لەم هەڵمەتەشە زیاتر لەو پرۆژێ و لەو کارە دەستی پێکردو و چەندین شوێنی جیاوازیش کە لە سنوورانە بۆ دەستمان پێکردو و کاریتیاکە. فرێدانی ئەو پاشماوە هەم لە ڕووی تەندروستیەوە بۆ هاوڵاتیانی سنووری شارەوانیمان خراپە، هەم دیمەنێکی ناشرینی هەیە و هەم ئەو بۆشایانی کە خۆڵ و خاشاکەکەت فرێدراوە پێویستی شارەوانی و زەوی خزمەت گوزاریت بەکاریێنین بۆیە لە داهاتوە ئیفرازیەکەین بە تایبەتی ئەو زەوی کە ئێستا پاکیەکەینەوە بۆ زەوی فەرمانبەران دانرا و ئیفرازیەکەین لە داهاتوە پێویستە پاک بکرێتەوە بۆیە سوودێکی باشی بە سنوورەکەمان نەگەێنێ. شوێنمان هەیە کە شوێنی چارەسەرکردن و داپۆشنی خۆڵ و خاشاکە بە شێوازێکی زانستی ئەو زبڵ و خۆڵ و خاشاکەی کە هەیە ئەبرێتە ئەو شوێنانە و پاشان بە ئەو ئینقاز و ئەو خۆڵ و خاشاکەی کە شتی سەلامەتە بەڵام پێویستی شوێنەکان نێو پێویستەکرێت لابرێت بەوانە دای ئەپۆشین چین و پاشان ئەکوترێتەوە. خەڵکی سنووری شارەوانی شارە زۆر خەڵکانێکن کە زووتر و زیاتر بە خزمەت دەزانن. ئەم پرۆژانی ئەم خزمەتانی کاکرێ و پاکردنەوەیان جامەدرێ حتمما خەڵک پێی ڕازیە و خەڵ دەستخۆشیەکە بە پێچوانەیەشەوە ئەگەر خزمەت نەکرێنەوە خەڵک پێشنیارەکە خەڵک گلەی خۆیەکە. ئەوەی کە پێویستەکە خەڵک فڕی باتە سەرجادەکە توانێت خۆی لە ماڵەوە خۆی کاتەوە یا لە ئۆتۆمبیلەکەی هەڵیگرێت لەسەر چادەی گشتی فڕی نەیە بۆی کرێکارێک بە تەمەنی 70 بۆ 80 ساڵە دانەبەزێتە سەرەوە زەویە پشتی چەماوەی کوورکاتەوە بۆی ئەو خۆڵ و خاشاکە هەڵگرێت. ئەگەر خەڵکە و بەرپرسیارەتی هەبێت دڵنیام کوردستانێکی ئاوادان و جوانمانەوێت. بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی سلێمانی سەرپەرشتیاری ئیشەکەیەوە ئەوان سەرپەرشتی ئیشەکەکەن و هەموو ئیشەکە بە سوپاسەوە لە ڕێگەی کارمەندانی بەشی ژینگەی شارەوانیەکان ئەنجام دراوە کە عەزیەتیان کێشاوە و چەندین ساڵە سەرپەرشتی کاری کۆمپانیەکانی هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاکەکەن لە ڕێگەی ئەوانەوە سەرپەرشتی کاری کۆمپانیەکە کرێت کە کۆمپانیەکان ئەوان ڕێنمویانیانەکەن بۆ ئەنجامدانی ئەو خزمەتەی کە پێویستە خزمەت بکرێ. هەروەها لە ڕێگەی بەشی ڕاگەاندنی بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی سلێمانیەوە ڕۆژانە و هەروەها هەفتان و مانگانێش کار و چالاکیەکانی شارەوانەکانی ئێمە و بۆ کۆمپانیەکان بڵاوە کرێت و ئەمەش بۆ خۆی دەرخەرێکی باشە کە خەڵ بە ئیش و کاری شارەوانەکان و هەم بەڕێوەبەراتی شارەوانەکانیش بزانێن.